ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزە. یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆز لەبەر دەمی ئەنجومەنی وەزیران لەسەر شەقامەکان بە خێمە هەڵدان دەست پێ دەکەین. پێشتر بەڵێنماندا بوو ئەگەر حکوومەت ڕەمەزان بیر لە کەمەندامان نەکاتەوە بڕیارێکی چارەنووساز نەدا بۆ ئەوەی کە ڕەمەزان بەسکی برسی و گیرفانی بەتاڵ ناگیرێت ئێمە دەچینە هەولێر. ئەوە ئەمڕۆ خۆم و زیاتر لە 300 کەمەندام هاتوینەتە بەردەمی ئەنجومەنی وەزیران لە پایتەختی هەرێمی کوردستان لە شاری هەولێر. لێرە خێمە هەڵەدەین، ئەمێنینەوە لەسەر شەقامەکان ئەخەوین هەتا ئەو کاتەی حکوومەت بەجددی بیر لە ژیان و گوزەرانی کەمەندامان ئەکاتەوە، هەتا ئەو کاتەی یا ئەوەتە موچەیەکی زیادە ئەدا بە کەمەندامان، یا ئەوەتە دیاری خۆی بۆ ڕەمەزان سەرفەکە، یا ئەوەتە ئێمە لێرە دەمێنینەوە چونکە ماڵە برسیەکان و گیرفانە بەتاڵەکان و سکە برسیەکان لەگەڵ شەقامەکان هیچ فەرقێکی نییە بەڕاستی. داوا لە خەڵکی هەولێر و خێرخوازانی هەولێر و کەس شاری هەولێر دەکەم، ئێمە میوانی ئێوەین، ئێمە لەسەر ئەم شەقامە کەمەندامان بە زمانی بەڕۆژۆ میوانی ئێوەن. وەرن بۆ لامان ڕێکخراوەکانی شاری هەولێر، چالاکوانەکانی شاری هەولێر، کەناڵەکان داواتان لێکەم بەجێمان مەهێڵن نەوەکو خوا نەخوازە تووشی ڕووداوێکی نەخوازراوە بین لێرە. ئێمە نەهاتوین حکوومەت بڕوخێنین، ئێمە نەهاتووی شەقامەکان بگرین و فەوزا دروستکەین، هاتوین لە بەردەمی ئەنجومەنی وەزیران خێمەمان هەڵداوە لێرە دەخەوین، لێرە دەمێنینەوە، بە سەرۆکی حکوومەت دەڵێن، بە جێگری سەرۆکی حکوومەت دەڵێن، بە وەزیرەکان دەڵێن، بە سەرۆکی هەرێم دەڵێن، بە سەرۆکی پەرلەمان دەڵێن، بە پەرلەمانتارەکان دەڵێن ڕەمەزان بەسکی برسی بە گیرفانی بەتاڵ ناگیرێ، هەتاکەی سوکایەتی بە کەمەندامان، هەتاکەی برسێتی کەمەندامان، هەتاکەی کەمەندامان دەبێت 100,000 وەربگرن. بۆ خۆتان دەیان ملیۆن دینار موچەتانە، بۆ کەمەندام 100,000 تکاتان تیاکەین. ئێمە کچ و کوڕی ئێوەین، کوڕی ئەم میلەتەین، لە پێناوی ئەم میلەتەیە کەمەندام بووین، فریای ژیانی کەمەندامان کەون. سوێن بەخوا هەزاران خێزان ناویان لە لای من نووسیوە کە تەنها داوای 5 کیلۆ برنجەکەن، تەنها داوای قوتی ڕۆژێکەکەین. ئێمەش هاتوین ئەو پەیامە بگێنین ڕەمەزان بەسکی برسی و گیرفانی بەتاڵ ناگیرێ. لێرە خێمە هەڵەدەین، دەمێنینەوە هەتا سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران دێتە خەت لەگەڵمان.